ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار باسی ئەوەکەین نەتەوایەتی فکرەیەکی کۆمەڵکاری قۆناغێک بوو هی قۆناغێکە ئەو فکرە کۆمەڵایەتیە یەکەم جار هەست و سۆزێک کە دوای بوو بە فکرێکی کۆمەڵایەتی بوو بە دیدێکی سیاسی بوو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی و توانی گۆڕانکاریەک لەو سەردەمەی خۆیان دروست بکە ئەو سێ هۆکارە بوونە هۆی هاندانی دروستبوونی کۆڕی زمانەوانی و نووسین و ڕێکخستنی ڕێسای زمانەوانی گەلان زمانەکانیش بوون بە یەکەم بەردی بناغەی دامەزراندنی گیانێکی نەتەوایەتی پاشان کیانێکی نەتەوایەتی کە قەوارەکان دوای ئەو سیانزە وڵات دروست بوو لە میراتی ئیمپراتۆریەتی کاتۆلیکی بەمەش گەلێک خەڵک میلەتان لە ناخیانە هەستی سربەخۆیی دروست بوو هەستی شانازیکردن بە هەبوونی خۆیان دروست بوو ڕەنجێکی زۆریاندا تا قەوارەی سیاسی خۆیان لەسەر ئەساسی نەتەوایەتیەکە دروست کرد بەو شێوەیە کە هاتە پێشەوە ئەمڕۆ ئینشاڵە هەر لە درێژە باسی قۆناغی دوای پەیابوونی زەمینە فکرەکە باسەکەینەوە کە بریتە لە لەدایکبوونی نەتەوایەتی وەکو فکرەیەکی کۆمەڵکاری یعنی نەتەوایەتی فکرەیەکی کۆمەڵکاری بوو کە لەو قۆناغەیە ئەڕۆیشت نەتەوایەتی یەکێکە لەو باسانەی کە بە تەئکید لە هەموو زمانێکە لە هەموو شوێنێکە لە هەموو مرکزێکی ئەکادیمی و خوێندن و لێکۆڵینەوە و ململانەی فکری و باس و نووسینە باسی لێوە کراوە چونکە ڕووداوێکی گەورەیە کە ئیمپراتۆرەتی کاتۆلیکی ئەڕمێنە لە دوای ئەو سیانزە کیانی تر دروستە بێ زاوێکی گۆڕانکاری کۆمەڵگای بە دوادا دێ ئەمە تەبەن کارتێکردنێکی گەورەی هەیە پاشان کە هێنراوەتەوە بە وڵاتانی ئیسلامیش ئێمە ئەگەر لە سەرەتاوە مقدمەیەک بڵین هەموو ئینسانێک لە هەر دید و تێڕوانین و بۆچوون و بیر و باوەڕێ بێ هەر ئایدۆلۆژێتێکی هەبێ هەر دینێکی هەبێ لە هەر قەومێک بێ لە هەر چینێک بێ لە هەر مەدرسەیەکی تێڕوانین بێ حەز بەوە ئەکا کە ژیانی خۆی مانایەکی هەبێ حەزەکە ژیانی خۆی داڕێژێ لەسەر نەریت و دابوو ڕەسمێک کە لە فکرەکەی خۆیەوە هاتووە قەناعەتی پێی کردووە دیسان نایەوێ بە تەنیا بژی حەزەکە لە گروپ و کۆمەڵ و تەیارێکە بژی کە کار و کارتێکردنی لەگەڵیانە بێ پێیان متەئەسیر بێ و لە هەمان کاتیشا وزەی خۆی بخاتە بەردەستیان و کارتێکردنیشی لەسەریان هەبێ لە هەمان کاتیشە حەزەکە هەر بە مستەقیلی بمێنێتەوە لە ڕووی فکری خۆیەوە ئازادانە بیرکاتەوە بۆی بەردەوام گۆڕانکاریەکان لە خۆیان لە ڕووی فکریەوە بتوانێت بێنێتە دی حەزیژەکە وزە ورەی ئەو کەسانەی کە لەگەڵیان واتە لەو گروپن لەو تەیاران لەو دینن لەو مەدرسە فکریان بە هەمویان لە ڕووی چەندێتی و جۆرێتیەوە چۆنێتیەوە گروپەکە گەورەترکەن مەدرسەکە گەورەترکەن بۆی زۆرترین نیسبەت خەڵکی بچێتە ناو و بەکاری بێنەوە ئەنجا بتوانن وزەی هەمووان بۆ بەرژەوەندی هەمویان بەکاربێنەوە ئەمە تقریبن شتێک کە هەموو ئینسانێکی ڕۆشنبیر هەموو ئینسانێکی خاوەن هەستی زیندوو هەستی بەرز هەستێکی هەستیارانە فعلەن هەست بەوە ئەکا کە حەزەکە ئەم ڕۆڵە ببینێ ئەوانەی لە سەرەتاشە کە هەستیان بە نەتەوایەتی کرد واتە لە 2500ەکان بە دواوە تاکو باسەکەم یانی تاکو شۆڕشی فەڕەنسی تا 1970 یان پێشتر و دواتری تەمان عادەتەن وەکوتمان بە عمری ئینسانی قیاز ناکرد بڵێن 4 ساڵی تر 2 ساڵی تر سەیتر 20 ساڵ 25 ساڵ نیو قەڕن و هەروەها لەو سەردەمایانەتەوایەتیە کە بریتی بوو لە دیاردەیەکی مێژوویی لە قۆناغێکی مێژوویە هاتە پێشەوە تەفاعولێکی بەو ئینسانانە کرد کە لە دەوروبەری هەبوون لەگەڵ ئەو هەست و سۆزەی کە لە ناخیانە دروستی کرد لە ڕووی دەرونیەوە تێکەڵیەکی کردن هەوڵیدا دید و تێڕوانینێک میلەتایەتیان لە نێوانە دروست بکە کە ناونرا بە هەست و سۆزی نەتەوایەتی دواتر ئەنجا دوایی بوو بە کولتوری ئەو میلەتە ڕۆشنبیری ئەو میلەتە دواتر بوو بە هەوەی ئەو میلەتە واتە ناسنامەی ئەو میلەتە ئەمانە هەمووی لەو ڕۆوە هاتن کە بە زمانێگە وتران کەوابوو زمان پلەی سەرەکی دامەزراندنی هەست و سۆز و پاشان بزاوی کۆمەڵکاری نەتەوایەتی بوو هەر لە سەرەتایە مانەوەیان و ژیانیان لەسەر خاکێکی بەشدار خاکێکی هاوبەش لە نێوان هەمویانە ئەوەش خاڵێکی تر بوو کۆمەڵە خەڵکێک کە ئەم هەست و سۆزیان لەلا بوو بە فیکرە بە زمانێک ئەدوان لەسەر خاکێک بوون
بەشدارە بوون لە دروستکردنی ڕووداوەکانە. ئەم هەستە هەبوو پێشتریش، بەڵام وەکو هەستێکی عەشایری هەبوو، تیرە و هۆز هەبوو، یان هەستێکی مەزهەبی بوو، دینی بوو، یا تێڕوانینێکی فەلسەفی قەدیم بوو وەکو ئیغریق و ڕۆمان، یان چینایەتی بوو هەروەکو ئەو زەمانە. بەڵام دواتر تا ڕادەیەک ئەو شەڕانەی کە لە نێوانە ڕوویەدا بۆ کەمکردنەوەی نفوزی یەکتر، بۆ زیادکردنی قەبارەی خۆ، بۆ زیادکردنی کاریگەرێتی خۆ، وردە وردەوای کرد کە نەتەوایەتی ئیعتیماد کاتە سەر کۆمەڵێکی تریش لە بنەماکان، بوو بە زمان، مێژوو، شارستانەتی، خاچی هاوبەش. ئەم چوار خاڵە سەرەکیە لەو سەردەمەیە تەبعاً هێشتا نەبوو بوو بەوەی کە دەوڵەت لەسەر ئەساسی قەومیەت دروست بێت. تەبەن من هێشتا باسی سەرەتای بزاڤەکە خۆیەکەم. دواتریش ئەم قەومە، ئەم خەڵکە ڕووی لەوەنا کە ببێ بە ئومەت. بۆیە ئێستا کە ئێمە زۆر جار لە عەرەبەکانیشە یان لە تەیاراتی فکری ترە کە ئەخوێنینەوە هی قەومەکانی تر تێکەڵاویەک هەیە لە نێوانی قەوم هەروەها ئومە کە لە زمانی عەرەبیا بڵێن دوانن. بەڵام ئێمە لە کوردێکە کە ئەڵێن قەومیەتی کوردی کردویانە بە نەتەوایەتی کوردی، کە ئەژڵێن ئومەی کوردی کردویانە بە نەتەوایەتی، لەگەڵ ئەو پێناسە جیاوازانەی کە بۆ ئومەت کراوە. کە بۆ نمونە کۆمۆنیستەکان شەڕێکی گەوریان لەگەڵ پارتی هەبوو کاتی خۆی لە ساڵانی سەرەتای 60ەکانە، ئەنوو کورد ئومەت نییە چونکە اقتصادێکی خۆی نییە، چونکە اقتصاد دوایی هاتە ناو یەکێک لە بنەماکانی نەتەوایەتیەوە. ئومەت بە نظری ئیسلامیش دیسان علاقەی بەسەر ئومەتی قەومیەوە نییە، چونکە ئومەت و کە وەکو زاراوەیەکی قورئانی پەیوەندی بە قەومەوە نییە، قەوم پەیوەندی بە خوێنەوە هەیە، گەل پەیوەندی بە خاکەوە هەیە، ئومەت پەیوەندی بە عەقیدەوە هەیە. لەبەرەوە لە قورئانە بە تەدریج وەختێک کە لە سەردەمی مەککە دوایی بۆ مەدینە دروست بوو داڕێژرا، کاتێک خوای گەورە فەرمی ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم، وەختێ دینەکەم بۆ تەواو کردوون، میلەتەکەشی تەواو کردبوو، واتە میلەتەکە بوو بە ئومەتێک کە هەڵگری ئەم پەیامە دینیەیە. ئەو کاتە وشەی ئومەتیش وەک زاراوەیەک داڕێژرا و متەکامل بوو بە تەدریجێک. تەبعاً قۆناغ بە قۆناغ ئەویشات کەوا بوو. ئێمە ئێستا کە بە کوردی ئەڵێن نەتەوایەتی، جارە زۆر نەڕۆیشتوینەتە ناو ئەو بارودۆخە زمانەوانیە کە بۆچی ئەم نەتەوایەتیە بەرامبەر بە کامیان بەکار هاتووە. ئەوەش تەبعاً مەجالێکی تری ئەوێ لە کاتێکی ترە بۆی تەرخان بکرێت. بەڵام ئێستا ئەوەندە کافیە کە بزانین زمانی هاوبەش، مێژووی هاوبەش، شارستانەتیەکی هاوبەش، با شارستانەتێکی زۆر بەسیتیش بێ، هەروەها خاچێکی هاوبەش کە هەیە، ئەمانە بوون بنەمای فکرێکی قەومی هەتاوەکو بزاوێکی قەومیشیان لەسەر دروست ببێ. بەڵام لە هەمان کاتە ئەم پەیوەندیە هەست و سۆزە کە لە ناو ئەو خەڵکەیە هەبوون کە بە زمانێک قسەیانە کرد لەسەر خاچێک لە ناوچەیەکە ئەژیان، بەشدار بوون لە دروستکردنی ڕووداوەکانە، واتە لە پارێزگاریکردنی خۆیان یا بەرفراوانکردنی هێز و دەسەڵات و قەوار و کاریگەرێتیەکەیان. پەیوەندیەکی نەفسی هەست و سۆزیان بۆ دروستە بوو کە وردە وردە ڕووی لەوە ئەکرد کە ببێ بە فکرێکی ڕەسەن لە ناویانە تاکو بتوانێت هەمویان بجوڵێنێ. لەم فترەیە دەوڵەتی قەومی هێشتا دروست نەبوو بوو، چونکە دەوڵەتی قەومی کە دروست بوو دواترە لەوەی کە دەوڵەت خۆی دروست بوو. ئێمە وتمان ئەو 13 دەوڵەتەی کە دروست بوون لە دوای ڕمانی ئیمپراتۆریەتی کاتۆلیکی 12 جێگا بوون، بەڵام هێشتا خەڵک ئەوەی بۆ دروست نەبوو بوو کە قەومیەتەکەی ببێ بە ناسناوێتی خۆی، چکە هێشتا زمانەکان تێکەڵ یەک مابوون. مەسەرەن ئەڵمانی لە ئەڵمانیاش و لە سویسراش قسەی پێکرا، ئیتالیش هەروە، یان فەڕەنسی، لە زۆر شوێنی تر ئەڕۆیشتوهات، یان ئینگلیزی. لەبەرەوە مابووی لەسەر ئەوەی کە دەوڵەت لەسەر ئەساسی قەومیەت دروست بکرێت. ئەمەشە کە سەبەبی ئەوەیە کە هێشتا لە پێناسەی قەومیەتە ئێستاش، تەبعاً هەتا ئەم ساڵی 2006 ئێستا کە ئێمە تیاژین، ئەم قەومیەتە هێشتا مناقەشەی لەسەر ئەوە هەیە کە ئایا قەومیەتەکە خۆی ئومەت دروستەکە یا دەوڵەت قەومیەتەکە دێنێتە پێش و ئومەتی لەسەر دروستەکات، و یا دەوڵەتی قەومی ئەتوانێت دوایی ئەبێ بەچی دواییتر لە مەرحەلەی داهاتووریە چییە. بە هەر حاڵ لەو فترەیە چەمکی ناسیۆنالیست، چەمکی نەتەوایەتی دروست بوو وەکو دیاردەیەکی ڕۆشنفکری بزاوی گۆڕانکاری کۆمەڵ، پاشتر وەکو بزاوێکی سیاسی
یان حیزبێکی سیاسی هاتە پێشەوە ڕۆڵێکی مێژووی خۆی بینی، ڕۆڵێکی گۆڕانکاری کۆمەڵگەکەی بینی لەوەی کە لە قۆناغێکەوە بیهێنێ بۆ قۆناغێکی تر، بەڵام گومان لەوەدا نییە تەبەن کە ئێمە باز لە ناسیۆنالیەکەین، باز لە قەومیە دەکەین. هەموو ئەم باسانەمان لەسەر ئەوروپایە ئێستا. ئێمە هەتاک و ئێستا باز لە ساڵی 1500 بۆ 1970 دەکەین. هێشتا نەهاتۆتە سەر ئەوەی کە قەومیەت شوەختێک لە وڵاتانی مسلمانانە دروست بوو و دوایش بە چ قۆناغێکی ترا ڕۆشت و چی ئەوێ و لە چ زەمانێکا بوو. ئەوە لە داهاتووترا ئەتوانین قسەی لەسەر بکەین. بەڵام ئەوەندە بزانین کە قەومیەت وەکو هەموو لەسەری متتەفقن. ئەوانەی کە بیرمەندی تورکن وەکو وتمانەکو عسمەت ئینون و ئەوانەی بیرمەندی نەتەوایەتی کوردین وەکو کۆنەکان کاملژیر، تازەکان جەمال نەبەز، تازەترین وەکو مەلابەختیار بڵین، وەکو سەرۆقادر بڵین لە تەرەفی پارتی، یا ئەو مامۆستایانەی کە ئێستا لەسەر کوردایەتی ئەنووسن و بوون بە کادری پێشکەوتی کوردایەتی، یان ئەوانەی عەرەبن یا عەرەبەکانی پێشووتر جیلی یەکەم وەکو ئیبراهیم الیازەجی و ئەمانە کە نووسیویانە پەترۆس بوستانی، یا جیلی دووەم وەکو ساتە حوسەری کە ساڵی 1968 لە عێراق کۆچی دوایی کردووە. ئەمانە هەموو لەسەر ئەوە متتەفقن کە قەومیەت بەرهەمێکی ئەوروپایە. لەوێەوە یەکەم جار دروست بووە لەسەر ئەو بنەمایانەی زمان و مێژوو بە دەرەجەی ڕئیسی، ئەنجا بوونی خاچێکی بەشدار، ئەنجا دوای شتی تریان خستۆتە ناواتە وەکو اقتصاد کە ئەو دوایی لە تەفسیری مارکسیەکانە زیاتر ڕوونەبێتەوە. کەوا بوو قەومیەت بەو سیفەتە کە لە سەردەمی سەدەی 15 ڕوویدا، پێش چرخی ڕاپەڕین، پێش دەرکەوتنی سەرمایەداری، تەنانەت پێش دەرکەوتنی تەواوی دەرەبەگایەتیش، پێش دەرکەوتنی داهێنانە عیلمیەکان و دۆزینەوە یعنی اکتشافاتی جوگرافی، هەروەها پێش قۆناغی ئیستیعمار و ئەوانە، پێش شۆڕشی پیشەسازی، پێش ئەوانە هەمووی باسەکەین، ئەوانە وردە وردە گۆڕانکاریان بەسەر خودی نەتەوایەتێکەشە هێنا. بەڵام ئەوەندە مهمە کە بزانین لە فترەی دروستبوونی یەکەمی دەوڵەتانە لە دوای ئیمپراتۆریەتی کاتۆلیکی، ئەو وڵاتانە کە لەسەر ئەساسی زمانی مشتەرەک، هەروەها مێژوویەکی مشتەرەک دروست بوون، دواتر وردە وردە هەنگاوی ئەویان نا کە چوارچێوەی دەوڵەتەکان دیاریکەن. ئەوان وەکو وڵاتانی ئێمە چونکە ئیرادەی کۆمەڵگەکە خۆی بوو، بزوتنەوە و پارتە سیاسەکان بە تەفاهمە ڕۆیشتن لەگەڵ یەکترا ئاسانە کرا جیا بکرێنەوە، هەرچەنە دوای شەڕ و شۆڕێکی زۆر هاتبوو لەسەر نفوز. چونکە لەو فترانەیە وەختێک کە ئەڵمانیا چوارچێوەی خۆی دروستە کرد، بەریتانیاشی خۆی دروستە کرد، یان فەڕەنسا بەیەگە کێشرانە ئەو کاتە، جگە لە ئیختلافە مەزهەبیەکەی پرۆتستانت و کاتۆلیک، لەسەر حدودیش، لەسەر نفوزیش، لەسەر پارە و ئیمکانیات و دەسەڵات و تیجارەتکردن چێشمە چێشمیان بۆ بوو. بەڵام با بڵێن ئێمە هەر دەوڵەتێک لەمانە بگرین وەکو ئێستای کوردستانی لێ هاتبوو، هەر یەکێک لەو دەوڵەتانە سنوورێکی هەیە، دەسەڵاتدارێتیەکی بۆ دروست بووە، بە ناوی قەومیەتەکەەوە هاتۆتە پێشەوە، زمانی هەمویان هاوبەشە، لەسەر پارچە خاچێکن، وردە وردە ئەو نەزعەیە دروست بوو کە ئایا نەتەوایەتیەکە بۆ ئەوەیە کە هاووڵاتێتی بچەسپێنێ بۆ ئەو ڕەگەزانە. یعنی ئێمە مادام کیانێک هەیە، قەوارەیەک هەیە کە بریتیە لە خاک، خەڵکێ لەسەر یەژی دەسەڵاتێکی سیاسی هەیە. طبعا ئەمانە ئێستا پێناسەی دەوڵەتن، دەوڵەت بریتە لە چی؟ بریتە لە خاکێک، میلەتێ لەسەر یەژی دەسەڵاتێکی سیاسیشی هەیە. طبعا ئێستاژە گەر ئیزافەی کەین بۆین ئەڵێن ئەندامی ئەمەمی متحیدەشە. لەبەرەوە تەماشاکەین ئەو دەوڵەتە قەومیەی کە لە سەرەتاوە دروست بوو، ئەنجا ئەو مناقەشە ڕوویدا لە بەینە. ئایا ئەم خەڵکەی کە لە ناوەوەن هەمویان وەک یەک مافیان هەیە، هەموو هەر یەک زمانیان هەیە، لەسەر یەک خاکن، بەڵام ئایا هەمویان یەک دەسەڵاتیان هەیە؟ ئەو کاتە ئەو دەسەڵاتە بەو شێوەیە نەبوو، چونکە دەرەبەگایەتی دەسەڵاتی بەسەر هەموو شتێکا هەبوو. دەوڵەتەکان کە دروست بوون بۆ نمونەوەکو چۆنە گەر ئەم برابەڕێزانە ئاگدار بن لەوەی کشمیر یەکەم جار چۆن دروست بوو. وڵاتی کشمیر بۆ کەوتە ژێر دەستی هەندستانەوە. کشمیر لەبەرەوەی حاکمی کشمیر لەگەڵ ئینگلیزەکان متتەفق بوو کە کشمیر لە ژێر دەسەڵاتی ئەوا بێ، ئەوانیش دەتوانن وەکو
سەرمایەدار سوود لە وڵاتەکە و لە خێراتی وڵاتەکە بکەن ئەمیش حراسەتی بەرژەوەندەکەی ئەوانیان بۆکە لەبەرەوە خستیانە سەر هندستان ئەو کاتەکە لە ژێر دەسەڵاتی ئینگلیزا بوون وەنیان هێژدە ساڵی 1940 جیابێتەوە بە پاکستانەوە بلکێ لەگەڵ ئەوەشا کە شەعبەکە داوایە کرد لە یەکەم ڕاپرسیشە کە ئەو سەردەمە عوسبەت الئومەم کردبووی میلەتی کشمیر هەمووی داوای ئەوەی کرد کە پەیوەست بێتەوە بە پاکستانەوە بەڵام ئەوەیە کە هەتاکو ئێستاش ئەو معاناتە ئەچێژن لەبەرەوەی تەنها یەک قائیدێک یەک ئیداریەک مدیرێک حاکمی ویلایەتی کشمیر بڕیاریدا بوو کە لەگەڵ ئینگلیزەکان بێ و بە پەیوەستی کاتەوە بە ئینگلیزەکان و هەروەها بڵێ وەکو دروستبوونی ئەو وڵاتانەی خلیج و زۆر وڵاتی تریشکە بەو شێوەیە دوایی هاتنە پێشەوە دروست بوون کەوابوو لێرە ئەوەی کە باسیەکەین مهمە کە بزانین یەکەم جار دەوڵەتی قەومی دروست بوو بەڵام لەبەرەوەی لە ناوەوە دەرەبەگەکان دەسەڵاتیان بەسەر زەوی وزارەکانە گرت بوو خەڵکێکی زۆر ئیشیە کرد هەروەکو عەبیدی ئیشیانە کرد هەرچەنە عەبید نەبوون طبعاً ئەنجا لە میراتی فکری خۆیانە لە کۆمەڵایەتی خۆشیانە دیسان چینایەتیەکیان بۆ مابۆوە لە زمانی غریق و ڕۆمان و مازین کە چینایەتی لە ئەوروپایە هەبوو دوای لە سەردەمەکانی جیاوازە لە سەردەمی مەسیحێتیشا کە زۆر بەقووە و دیسان چینایەتی بە جۆرێکی تر دروست بوو ئەمجارە چینێکی طبقەی نوبەلا دروست بوو نەجیب زادەکان چینێکی تر دروست بوون کە پیاوە دینیەکان بوون چینێکی تر خەڵکانێکی ژێرەوە بوون هاڕداوەکانی خوارەوە بوون ئەم پۆلانە ئەم چینانە ئەم توێژانە لە ناو هەریەکێ لەم دەوڵەتە قەومیانەیە هەبوو بۆیە ئەمجارە کێشەکە لەوە دەسی پێکرد کە ئایا کابرای دەرەبەگ کە هەموو شتێکی کەوتۆتە بەردەست مافی زۆر بۆچی زۆرترە لە یەکێکی تری کرێکارێک یان جوتیارێک کە هەر لەو کۆمەڵگەیە ئەژی هەر وەکو ئەوان ڕەنجی داوە وەکو چۆن ئێستا ئێمە مناقەشاکەنەوە لەگەڵ ئەم چینە بورجوازیە کوردە گەندەڵی کە ئێستا حکمی کوردستانەکەن ئەڵێن ئێمە ئەو میلەتانە هەموو خوێنیان داوە ئەم لادێیە داماوانەی کە ئەنفال کران ئەمەی کە کیمیاویان بەسەرا ئەهاتەوە ئەمەی شەو ڕۆژ پێشمەرگیان بەخێوە کردەوە ئەمانە ڕەنجی گەورەیاندا ئەمانە کۆڵی قورسی شۆڕشەکانیان کەوتە سەرشان بەڵام چێ لە پیاوەتیە هاتەوە دەرمانێکیان بۆ بێنێ چێ هاتەوە پردێکیان بۆ دروستکە چێ کارەبایان بۆ تەمینەکە چێ ئاویان بۆ تەمینەکە و هەروەها لە سەردەمی بۆیە ئەو بەڕاستی ئەو لێکۆڵینەوەی مارکسیەکان هی مارکس خۆی کارل مارکس کە لە ساڵی 1940 بە دواوە لەگەڵ ئەنجلس تحلیلێکی فترەی دەرەبەگایەتیەکە ئەکەن دەرەبەگایەتی لە زمانی قەومیەتەکەیە بۆیە مارکس طبعاً قەومیەتی هەر ڕەفزە کردەوە دوایی چونکە یوتی قۆناغێکە دەرەبەگایەتەکە ئەو زیاتر دەرەبەگایەتەکەی تحلیلە کرد چونکە وەکو باری ئابووری و چینایەتی خەڵکی لێکەدایە زۆر بە وردی لێکۆڵینەوەیەکی ورد و شیکردنەوەیەکی وردی ئەو کۆمەڵگەی کردو کە ئەگەر ئێستا بێنین ئەو پێناسەی مارکس باسی قۆناغی دەوڵەتی قەومی دەرەبەگی ئەکا لە ئەوروپا وەکو ئەو حاڵەتەوەیە کە ئێستا لە کوردستان هەیە کۆمەڵێک خەڵکی نەتەوە بە فکرێکی نەتەوایەتی بە هەست و سۆزێکی نەتەوایەتی لەگەڵ ئیستیغلالکردنە هاتوونەتە سەرێ ئیدارەیەکی کوردیان دروست کردووە بەڵام ئیدارە کوردیەکە نەکەوتۆتەوە ژێر خزمەتی ئەو خەڵکەی کە خزمەتی کردوونەتەوە ئەو سەردەمە ژوا بوو لەبەرەوە جار بۆ جاریش دەرەبەگایەتەکە بە قووەترە بۆ ئەم جارە لە ناویانە چینێکی تر دروست بوو چینێک دروست بوو کە پێوترا چینی ناوەڕاست چینی ناوەند چونکە لە نێوانی چینە سەرمایەدارەکە چینە دەرەبەگایەتەکە بوو کە دروست بوو هەروەها لە ناو لە بینی ئەوان و لە بینی یعنی ئەو چینەی ناوەڕاست کە دروست بوو لە نێوانی چینی دەرەبەگەکان کە لەسەرەوە بوون و دەسەڵاتدار و ئیمکانێتێکی زۆریان هەبوو لەگەڵ چینی ڕەشوڕوتەکان و ئەوانەی خوارێ وردە وردە ئەمە گۆڕانکاری بەسەرهات کە گۆڕانکاری بەسەرهات کابرای زەوی وزارەکەی خۆی بەجێهێش کابرای فەلاح هەروەکو ئەگەر خوێندوێتانەوە ئێوە لە فەرترەی کۆتاییەکانی فترەی عوسمانیەکانەوە هەبوونی ئاغا زۆر بوون لە کوردستانی ئێمەشا ئاغاکان خەڵکیی زۆریانە چەوسانەوە کابرا هەرە بواە زەریبە بداتەوە بە ئاغا چونکە ئاغاژە بۆیە کۆی کاتۆ بیداتەوە بە یەکێکی تورک تورکەکەش بینێرێتەوە بۆ ئەستەمبول و هەروەها تەبعاً لەبەرەوە ئەو کاتە جوتیارەکان دەسەڵاتێکی تریان نەبوو بەڵام وەکو چۆن لە زمانی تەعویزەکەی سەددامە کە خەڵکە لادەیەکەی ئێمەی هێنا بۆ مجەمعەکان ملیۆنێک کوردیشی ئاوارە کرد و بردنی بۆ جنوب ئەوانەی تری هێنا بۆ مجەمعە زۆرە ملەیەکان تعویزیشی دابوونەوە پارە لەو فترەیە شتێک دروست بووکە لە اقتصادە پێوترە تەضەخم خەڵکێکی زۆر لە
ئۆردوگاکانە بوون پاریان لە جیرفانە بوو منەتیان بەوە نەبوو کە ترێ لە چوە دێی کڕن تەماتە لە چوە دێی کڕن بەڵام ئەو کاتە شووتیە کە لە سامەڕاوە ئاهات لە سلێمانی هەولێرە فرۆشرا بەرهەمی ژوورە شوشەیەکانی سامەڕا بوو یعنی کورد لەو شوێنەی کە ئینتاجی زەراعی خۆی هەبوو حیواناتی خۆی و مەڕووماڵاتی خۆی و خۆی بوو بە منتج بوو بە مستەهلیک ئەمجارە لەبەرەوەی پارەشی پێوەی دیار نەبوو بەڵام زەربەکە دوای 2-3 ساڵی تر خواردی چی خواردی زەویەکە خۆی چکە زەویەکە بووەوە بە دێم ڕەزەکان هەمووی کەس نێتوانی هەڵیان پاچە کەس بژاری بکە دەغڵ و دان و شوێن و وەلحاصل خاکەکە فەوتا بەوەی کە هەم خاکەکە فەوتا هەم خەڵکەکەش پارەکەی لە جیرفانە ئەو کاتە توێتایەکی فەلاحیە فرۆش ئەدرا بە 1000 دینار ئێستای زەمەنی ئیحتیلالی ژوای لێهات لە دوای ساڵی 2003 بە دواوە لە 2003-2004 ئیحتیلال بوو ئەوەی کوردەکان هەروە بەو شێوەیە بێدەنکاتەوە ڕەشوەیەکی زۆریدا بە پارتی بێچێتی ئەوانش پارەیەکی زۆریان خستە بەردەستی خەڵکی ئیتر بە دەردی کوردەکان گاڵتەی پێکەن زمانی ئەوە نەما معاملە بە دەفتەر بکرێ معاملە بە بلۆکە کرێ بەڵام کەس ئامادە نییە کرێکاری بکە کرێکارەکان ئەم جارە لە دەرەوە دێن لە ناوچەی عەرەب نشینەوە دێن کەس ئامادە نییە تەماتە ئینتاجکە کەس ئامادە نییە بچێتەوە لادێت چکە کابرای لادێیی بۆ نمونە لە شارباژێڕە کابرای شارباژێڕی ئاهاتە شوێنێکی وەکو کارەزەوشک کەسی 6,000 کەسی لێژی گەڕەچێکە لە سلەیمانی لەوێ هۆدەیەکی دەزەکەوت ئەو هۆدەیە بە نیسبەت ماڵەکەی خۆیەوە لە لادێ هۆدەیەکی محتەرەمە مسلحە دەرگا و پەنجەرەی تایە لەگەڵ چەند ماڵێکی تر مشتەرەکە بوونەوە لەسەر عیب نەبێ حەمام و ئاودەست و ئەوە بەڵام هەموو ڕۆژێکەوە چووە بازاری کرێکارەکان و ئەوەستا کە کرێکاریەکەیە کرد ڕۆژانە وەرێگریان هەفتانە پارەکەی خستە تەنکەی باخەڵی هی ئەوە نەما دانیشە ساڵێک بە دیار ڕازەکەیەوە ساڵێک بە دیار چوالە و هەنارەکەی و بزانەکەی بەرهەمی بۆ دێ و کەی ئەتوانێ بێنێ بۆ شار و تەرزەنەی کوتێ و نەفەوتێ و مانگانەی خوا و ئەو هەموو معاناتە لەبەرەوە وردە وردە گۆڕا لە فترەی دەرەبەگایەتیەوە بۆ وردە بورجوازیەک لە ناو شارە واتە بۆ طبقەیەکی پرۆلیتاری کە مارکسیەکان پێڵەن لە خزمەتی بورجوازیە پارەدارەکانە بە هەمان شێوە لە ئەوروپا دروست بوو چینێکی سەرمایەداری لە شارەکانە ئەمجارە دروست بوو کە سناعەتەکان بەدەستێوان بوو تەوانە و زمانش سناعەتی ئەو زمانەی ئەوانش وەکو سەرەتای شوێنە دواکەوتەکانی ئێمەوا بوون دارتاشێکی دەستی کورسی دروستکردنێک بۆ نمونە یان ئاسنگەرێتیەکی بەسیط ئەلەو بابەتە بوون مزگەری ئاسنگەری کرێکاری جوتیاری لەو طبقانەی خواری خوارێ بوون ئەمانە هەمووی وردەوردە کار و کەسابەت و وزەیان چووە خزمەتی چینێکی بورجوازی کەوابوو لێرە ئەم جارە چی دروست بوو بنەمایەکی تر ئیزافە بوو بۆ بنەما قەومیەکان زمان حدودەکە هەبوو خاچێک هەبوو ڕووداوی بەشدار هەبوو تاریخی مشتەرەک لە نێوانیانە ئەم جارە بەرژەوەندیەکی ئابووری هاوبەش هەبوو ئەم بەرژەوەندیە ئابووریە هاوبەشە بەلایەنی کەمەوە لە ناو طبقەی سەرەیە بوو چینێک لەسەرێ سەرمایەدار دروست بوو وردە بورجوازی کە عادەتەن مارکسەکان هەر پێڵێن وردە بورجوازی چکە گەرەسە تۆ سەیری کەیتەوە ئەو سەردەمەی کە عایلەی بەرزانی دەسەڵاتدار بوون و پارەیان هەبوو هەر ئەوان پارەیان هەبوو بەڵام ئێستا کە تەماشاکەی چینی خوارەوەش وردەوردە لە وردە بورجوازیەکانی پارتی بوون بە دەسەڵاتدار و پارەیان هەیە هەروەها لە ناو یەکێتی کە تەماشاکەیت و ئێستا ئەوانەی طبقاتی خوارێ ئەوەی کە مدیر ناحەیەکیش بووە ئەوەی مدیری دائیرەیەکیش بووە وردەوردە بووە بە مشەخۆر و لەژێر ئەو سێبەری ئیحتیلال و ئەو وەزع بورجوازیەکە خۆی دروستی کردووە لەگەڵ هەستی نەتەوایەتێکە کە ئیستیغلال کراوەتەوە ئەوانش چینێکی تریان لێ دروست بووەوە کە بووە بە چینێکی بورجوازی کە هێشتا لە حدودێکایە طبعا من هەر باسی ئەوروپاکەمەوە کە هێشتا لە حدودێکا بوو وەکو میکاڤیلیە میکاڤیلیەکێک لە بیرمەندەکانی ئیتالیا کە کتێبی میری نووسیوە ئەمیر کە کتێبێکی مەشهورە ئەو هێشتا باسی ئەوە کە دەوڵەتی قەومی هێشتا سنوورەکانی تەواو دیاری نەکرابوون چونکە هێشتا هاوڵاتێتی دیاری نەکرابوو جنسیە دیاری نەکرابوو بەڵام هێشتا مافەکانیش هەمویان دیاری نەکرابوون بۆیە لەو سەردەمەیە مهمە کە بزانین ئەو قەومە وردەوردە ئەبوون بەم ئومەت واتە هەڵگری فکرێکی قەومی زیاتر قاڵە بوونەوەتیایە بۆ ئەوەی لەو دەوڵەتە قەومیەی کە هەیەە یاسا و ڕێساکان وا داڕێژن کە خزمەتی فکرە قەومیەکە و هەڵگرانی فکرە قەومیەکەی خۆیان بکاتەوە ئەمەش طبعا مهم بوو چونکە ئیتروای لێ هات هەندێک کەس کە زارگۆتنیان جیاواز بوو لەهجەکان یەکیان نەگرت
ئیقلیمێک لەگەڵ ئیقلیمێککە هەرێمێک لەگەڵ هەرێمێکی تر طبعا ئەو زمانی میکاڤیلی کە باسی ئیتالیاکە 5 ویلایەت هەبوو 5 حکوومەت هەبوو 5 دەوڵەت هەبوو لە ئیتالیا ئەم ئیتالیای ئێستا بەم جغرافیە هەیە لە زمانی میکاڤیلیا 5 دەوڵەت بوو دوایی بوو بە یەک دەوڵەت هەروەها ئەڵمانیا بۆیە ئێستاژە بینین کێشەی جنوبی ئەڵمانیا بۆ نمونە مقاتعی بایر ئێستاش داوای سربەخۆیی خۆیانەکەن ئەوانش ئێستاش زۆریان حرەکاتی خۆیان هەیە کە ناڕازین لە دەوڵەتێکی فیدرالی مرکزیەتێکی هی ئەڵمانی هەروەها کاچیتە هامبۆرگ لەوێ ئەبینی حیزبێکی تر هەیە لە شیمالی ئیتالیا بۆ نمونە حیزبێک هەیە حیزبی ڕابطەی شیمالە کە ئێوە دەوڵەتێک لە شیمالی ئیتالیا دروستکە و هەروەها ئیسپانیا هەروەها شوێنانی تری ئەم ئەوروپایە کەوابوو هەرێم بە هەرێم جاریوە هەبوو یەکیانە گرت بەهۆی زمانەکەوە بەهۆی هەبوونی حیزبێک و گروپێکەوەتە تەیارێکی فکری مەبەستم یان بەهۆی بەرژەوەندی ئەو دەرەبەگانەوە بەرژەوەندی ئەو بورجوازیانەی کە وردەوردە بوون بە ساحەبی دەوڵەت ئەوانە ئیتر وایان لێهات کە قەومەکە بکەن بە ئومەت ئەم جارە کۆ ببنەوە لەژێر سای زمانێکە کولتورێکی هاوبەشە مێژوویەکی هاوبەش خاچێکی هاوبەش لەگەڵ بەرژەوەندیەکی ئابووری هاوبەش کە ئەیان بربڕێەوە ئەم جارە کەوتنە سەر ئەوەی کە کۆمەڵێک یاسا و ڕێسا داڕێژن قانونی بۆ دابنێن لەو سەردەمەیە هێشتا کێشەی پرۆتستانتی و کاتۆلیکی لە هەر یەکێک لەم خەڵکەیە مابوو بۆ نمونە هەندێک وڵات وەکو هۆڵندا کە یەکەم جار دروست بوو کێشەی پرۆتستانت و کاتۆلیکی تیاما بوو شەڕ ڕوویەدا لە نێوانی ئەمانە بەڵام هەردوو لایەن هەر هۆڵندی بوون زمانیان هاوبەش بوو لە یەک ڕووداوان لە یەک شوێنن لە یەک خاکن لە یەک ژێر دەوڵەتی قەومیان بەڵام دوو دینی دوو مەزەبی جیاواز بوون شەڕیانە بوو پێکەوە ئەم جاهی ئەوە بوو کە قانون داڕێژێ وردەوردە کە شەڕەکان زیادی کرد ئەم جارە ئەو نەزعەیە دروست بوو کە پێوترە عالەمانی واتە گوێکردنەوەی دین لە سیاست دین لە دەوڵەت بۆ ئەوەی دین وای لێبێ بێتەوە کەنیسە دەسەڵاتەکەی قەدیمی نەمێنێ بەڵام ئەمە ململانەیەکی زۆر زۆری ویست چونکە هێشتا پاشاکان دەسەڵاتدار بوون پاپا دەسەڵاتدار بوو پیاوانی کەنیسەش دیسان دەسەڵاتدار بوون طبعا هەر بەو شێوێژمانەوە هەتا زمانی شۆڕشی پیشەسازی هاتە پێشەوە دەوڵەتی قەومی ئەم جارە کە دروست بوو لەسەر فکرێکی حقوق دروست بوون ئەوە طبعا زۆر مهمە چونکە ئێستا ئێمەوە نەزانین دیموکراسیەت و مافی مرۆڤ شتێکە ئێستا تەرحەکرێ ئەوە 300 ساڵ لەمە پێش یان 250 ساڵ لەمە پێش تەرحەکرا حتا شۆڕشی فەڕەنسی کە ساڵی 1970 ڕوویدا لە پێش ئەوە کۆمەڵێک بیرمەندی گەورەیەک و مۆنتسکی و ئەوانە هەمووی تەغزیەیانەکرا مشتیانە نووسی باسی ڕۆح القەوانین کە کتێبەکەی ئەوانە نووسیویانە باسی ئەو مافانیانە کرد طبعا لەو سەردەمەیە سێ چین هەبوو چینێک نوبەلاکانن نەجیب زادەکانن کە لە دەرەبەگایەتیەوە هاتبوون و کۆمەڵێکی زۆر پارەیان لەبەردەستا بوو بە میرات بۆیان مابەوە سڵتەی سیاسیانە بوو وەکو قوڕیشی زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چینێکی تریش هەبوون چینی دینداریەکان بوون ئەمانەش هەمووی بەهۆی کەنیسەوە بەهۆی ئەو قووەتە ڕوحی کە هەیان بوو دەسەڵاتێکی زۆر گەوریان لە کۆمەڵگەکەیە بۆ دروست بوو هەروەها چینێکی تریش لە ناو خەڵکییا دروست بوو کە چینی ئەو ڕەش و ڕوتە بوو ئەلێرەوە دەوڵەتە قەومیەکە وردەوردە هاتە سەر ئەوەی کە یاسادانێ بۆ حڕیەتی فەردی ئەنجا حدودەکان دیاری بکرێن لە نێوانی وڵاتەکانە اعتراف بە هاوڵاتێتی بکرێت چونکە حتا وشەی وەتەن ئەو کاتە بەکار ناهات حتا لە وڵاتی ئیسلامیشا دوای هاتە ناوەوە کەوابوو لە سەردەمی ڕاپەڕینی یعنی عەسڕ النەهضە با بڵێن لە سەردەمی ڕاپەڕینی ئەوروپایەکانە ئەو دەوڵەتە قەومیەی کە هەبوو تەتەورێکی تر ئەمجارە کرد بوو بە ڕوونکردنەوەی پێناسەی تاک هاوڵاتی یەکسانی لە نێوانی هاوڵاتان مافی مرۆڤ بەشداربوونی هەمووان لە گۆڕانکاریە سیاسیەکان دامەزراندنی حیزب بەشداربوون لە ئینتیخابات و هەروەها کەوابوو ئێمە ئێستا باسی ئەوە ئەکەین لە سەرەتاوە زەمینەی سەرهەڵدانی نەتەوایەتیمان باس کرد دوایی ئەم دەوڵەتە ئیمپراتۆریەتە گەورەی کاتۆلیکی ڕما بوو بە 11 دەوڵەت هەریەکێ لەم دەوڵەتانە هێشتا نەخەمڵا بوو وەکو وڵا هێلکەی شل خۆی نەگرت بوو جارێ سنووری تەواوی بۆ دیاری نەکرا بوو بەڵام لە مەدای 150 ساڵە حدودی بۆ دیاری کرا هاوڵاتێتی ناسێنرا جنسیەی بۆ دیاری کرا طبعا ئەوانە هەمووی دوایی تر هاتن مافی مرۆڤ دیاری کرا ئەم جارە ئەو ئیختیلافە گەورانەی لە نێوان طەبەقەکانە هەبوو تەعاملی لەگەڵا ئەکرا بۆ ئەوەی وردەوردە بتوانن زیاتر پێناسەی
خۆیان بکەن هەروەکو چۆن ئێستا بیزەبت ئەمەی کە باسی یەکەم و کوردستانت لە بەرچاو بێ کە خەڵکێکی چینێکی بورجوازی هاتوونەتە پێشەوە دەسەڵاتیان گرتووەتە دەست دەسەڵاتی سیاسیان پێ دەسەڵاتی عسکەریان پێ چیزەی مخابراتیان پێ پارەی زۆریان لەگەڵا دەوڵەتیانی غەربی پشتیان گرتوون یاسا بە کەیفی خۆیان دانن پەرلەمانی خۆیان انتخابیان کردو خۆیان بە کەیفی خۆیان ئیجازە دەن کۆبێتەوە بە کەیف خۆیان مسودەی دەستورێکی ئەدەنێ مناقەشەیکە خۆیان لفلفەیەکەن و بەناوی میلەتەوە قانونە دەرەچێ هەمووشی لە بەرژەوەندی خۆیانە هەتاوەکو ئەو دوو سەرۆکە ڕازی نەبن پەرلەمانیش ناتوانێت کۆبێتەوە هەر یەکێکیش لە ئەندامانی پەرلەمان پەیوەستە لەگەڵ مەکتەب سیاسەکەی خۆی بۆیە ئەم 15 ساڵەی میلەتی کورد هەر بە هەدەر ڕۆیشتووە لەو سەردەمانە ئەچێت کە فکرە قەومیەکە لە ئەوروپا هێشتا گەڵاڵە نەبوو بوو نەخەمڵا بوو بەدەست کۆمەڵێک دەرەبەگە بوو یان بەدەست کۆمەڵێک لە بورجوازیەکانەوە بوو کە هەبوون ئەوە طبعا مهمە کە ئێمە باسی نەتەوایەتی ئەەکەین کە هاتۆتە قۆناغێکی دەرەبەگایەتی دوای ئەو چۆتە قۆناغێکی بورژوازی لە قۆناغی بۆرجوازیەکانە پەیوەستە بە بەرژەوەندی ئابووری ئەم کۆمەڵە خەڵکەوە یعنی ئەتوانین بڵین وردە وردە فکرە قەومیەکە کاڵبەوە بوو بە فکرەی دەوڵەت ئەم جارە خەڵک کابرا لە هۆڵندایان لە فەڕەنساییان لە ئەڵمانیان ناڵێ من فەڕەنسیم بە سیفەتی ئەوەی بە زمانی فەڕەنسی قسەکەم چونکە کابرای جەزائیری جوای لێ هاتووە بە فەڕەنسیش قسە بکە مستعمەراتی تریە بوو فەڕەنسا بەڵام خۆ لە مۆسکۆ کابرا لە مۆسکۆ بوو بەڵام فەڕەنسی قسەیە کرد چونکە لە سەردەمانێکە فەڕەنسی زمانی ڕسمی مۆسکۆش بوو بەڵام ئەمجارە لەسەر زمانەوە نەما هاتە سەر ئەوەی کە ئێستا دەوڵەتە من هاوڵاتی ئەم وڵاتم مافم هەیەتایە لەبەر ئەوە نییە کە بە زمانەکەی ئەدوێم زمان ئەو کاریگەریەی نەما وەکو ڕووداویش خەڵکیی تریش هەیە کە بەشدارن ئەم جارە چۆتە قۆناغێکی ترەوە کە قۆناغی بۆرژوازیەکانە کاتیما دەکاتە سەر مەسلەی ئابووری ئەمە لێرە خاڵێکی مهمە کەوابوو لە قۆناغەوە هاتە سەر قۆناغی بۆرژوازیەکان ئەنجا لە قۆناغی بۆرژوازیەکانیشەوە هاتە سەر قۆناغێکی سەرمایەداری لەو فترەی بۆرژوازیەکانە کە شوێنێکی وەکو فەڕەنسا کە باسی شۆڕشی فەڕەنسیەکەین سێ طەبەقە هەبوو سێ چین هەبوو لە موجتەماعەکەیە چینێکیان بریتی بوون لە نەجیبزادەکان کە هەر لە دەرەبەکەکانەوە مابوونە و دەسەڵاتێکی زۆر و ئەملاکێکی زۆر زۆریان کەوت بۆ بەردەست و خۆیان بووبوون بە دەسەڵاتدار پاشاکانیش سەر بەوان بوون هەروەها چینی دینداریەکان قەشەکان ئەوانەی کە لە کەنیسەکانە بوون تەمەنەوە ئیکلیرۆسی پێڵن لای ئێمە نەبووە بە طەبەقە بەس لای ئەوان طەبەقەیە چونکە لە ئیسلامە یعنی لای ئێمە یەکێک چەند گەورە بێ وەکو ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ هەر یەکێکە وەکو ئەو خەڵکە نوێشکەرەی کە هەیە یعنی هیچ زیادەیەکی نیە ئیلا بەو عیلمە نەبێ کە پێێتی عیلمەکەشی نەیکردەوە بە طەبەقە بەڵام لەوێ طەبەقە بوون لە ئەوروپا دوای ئەویش ئەو چینەی ڕەش و ڕوتە خەڵکەی زۆرەی کە هەبوو بەڵام لەناو ئەمانە وردە وردە چینێکی ڕۆشنبیر هاتە پێشەوە خەڵکانێکی تری ڕۆشنبیر هاتنە پێشەوە کە ئەوانش بوون بە دەمڕاستی چینە ڕەش و ڕوتەکە کابرای کرێکار کابرای ئاسنگەر کابرای مزگەر کابرایەکی تر لەو سەرجادەیە نەیەتوانی ڕۆڵێکی وا ببینێ بەڵام کۆمەڵە خەڵکی بیرمەند و فەیلسوفەکان و سیاسیەکان و ئەوانە کە هاتنە پێشەوە تەمسیلی ئەو چینەیان کرد بۆیە کە تینیان هێنا بۆ لویسی 16 لە سەرەتای شۆڕشی فەڕەنسیا تەمان نەقاباتیان پێکەنانجا نەقابەی کرێکاران و ئەوانە ئەوە بوو کە لە ساڵی 1970 پێوترێ کۆمۆنی پاریس هجوومێکیان کردە سەر پاریس و گرتیان کۆنتترۆلیان کرد بەڵام 4 مانگ بۆیان کۆنتترۆل کرا دوایی دەسەڵاتداران هاتنەوە سەر دەستیان و نەیانتوانی بەڵام دوای ئەو حادیسەیە بە 8 ساڵی تر کە ئەمان زیاتر خۆیان ناسی زانیان طبقاتی خەڵکیی زۆریان لەگەڵە زانیان بورجوازەکانی بەرامبەریان و دەرەبەگە کۆنەکان ناتوانن ئەو مقاومە زۆرە بکەن پیاوە دینیەکانیش هەر تەرەفی ئەو دەوڵەمەندانە گرن و تەرەفی بورجوازەکانەگرن بەڵام دەسەڵاتێکی زۆر گەوران لە ناو میلەتانە نەماوە بوو بەوەی کە شۆڕشی فەڕەنسی ڕوو بدا شۆڕشی فەڕەنسیش کە ڕوویدا لە سەرەتاوە لویس بانجی کردن بۆ مؤتەمەرێک پێوترە مؤتەمەری فەرسای وای داوا کرد کە ئەبێ لە هەر چینێک دوو نەفەری بێ لەم سێ طەبەقەی کە لە کۆمەڵگەکەیە هەیە وەکە هاتیشن وتیان قبول ناکەین نوێنەرانی چینی ڕەش و ڕوتەکانی خوارێ لەگەڵ ئێمە دانیشن ئەو کاتە بڕیار درا کە ئەبێ نوێنەری هەر چینێک لە قاعەیەکا دانیشێ وەسیتێک لە نێوانیانە بێ و بڕوا قسەکانیان بگەێنە بە یەکتری طبعا ئەمەش وای کرد کە زیاتر نوێنەری میلەتەکە زەلیلتر بکرێن هەتا بوو بە شۆڕشێکی گەورەتر تا پەرەیسن تا ڕقوقینێکی زۆرتر گەورەتر بوو طبعا
وای لە هات ئەم جارە کە هجووم کرا سەر باستیل کە مەشهورە بەوەی زیندانی باستیل خەڵکێک هەروەزانە زیندانی باستیل طبعا چونکە لە ئیعلامە هەروە تەرحکرا باستیل نمونەی جەبەروت و زیندان و تەعزیب و ئەو جۆرەشتانە بوو خۆ باستیل وانە بوو باستیل حەوت کەسی تیا بوو لە زیندانە سێیان هەر شێت بوون خراببوونە ئەوێەوە چواری تری ساغی تیا بوو بەڵام لەو سەردەمەیە ئەو ڕەش و ڕوتەی شۆڕژگەڕانە ڕاپەڕی بوون کە نوێنەرەکانیان لە قەسری فارسایی بوو بۆ کۆبوونەوە پێویستیان بە چەک بوو لەو کاتەیە هێرشەکان ڕویان کردە سەر باستیل بەو سیفەتەی کە شوێنی چەکی لێ و ئەماری چەکی لێ و مەژدەبێکی چەکی لێ چون چەکیان دەرهێنا و هجومیان کردە سەر مەلیک و دوای وردەوردە ڕاویان ناو دەریان کرد کەوا بوو ئێستا ئەمە مهمە ئەم جارە گۆڕانکاریەکە لە ڕووی قەومیەوە نەما هاتە سەر ئەوەی بورژوازیەکان ئەو چینەی خوارێ هاتنە سەروتر دەسەڵاتێکی تریان دروست کرد احتیمادیان کردە سەر فەلسەفەیەک دین و دەوڵەتیان لێک گوێ کردەوە کۆمەڵێک مەقولەی قانونیان هێنایە پێشەوە لەسەر ئەساسی ئەو فەیلسوفانی کە قسەیانە کرد بۆیان وەکو جۆن لۆک کە فەیلسوفێکی ئینگلیزیە داوای کرد کە ئەبێ هەموو ئینسانێک احترامی خۆی هەبێ هەموو کەسێک بێ خاوەنی بەشی خۆی بێ حڕێتی گەڕانی هەبێ حڕێتی ژیانی خۆی هەبێ حڕێتی ئەوەی هەبێ لەکوێ ئەوێ بژی هەروەها ئادەم سمیث کە لە دواییترا بوو بە بیرمەند و تیۆریمەند و منەزری سەرمایەداری هەروەها سربەستی ئابووری ئەمەش دیسان کۆمەڵشتی تری پێکەوە ناو کۆمەڵشتی خستە پێشچاوی کۆمەڵگەکە کە مەسلحەتی مجتەمع وردە خۆی دێتە پێشەوە بەرژەوەندی کۆمەڵگە ئەگەر بێت و ئێمە هەر یەکێک لە ئەندامانی کۆمەڵگەکەمان مافی خۆی وەرگێت کەوا بوو ئەمجارە ڕێگایدا بە حڕەتێکی منافەسە کەیتر مەشهور بوو بەوەی کە لە تاریخە خوێندومانەکە ئەڵێ دعه يعمل دعه يمر لێ گەڕێکار کا لێ گەڕێ بڕوە بازاڕیش خۆی دیاری نرخەکانەکە ئەمە بەم شێوێت طبعا ئەڕۆیشت وردە حدودی دەوڵەت زیاتر بوو وەزیفەی دەوڵەت ئەمجارە دیاری کرا دەوڵەت پێویستە ئەمنی خارجی بپارێزێ پێویستە جێش دروستکە پێویستە ئەمنی داخلی بپارێزێ ئەجا ئەمن و ئەمانێک بۆ خەڵکی فراهم بێنێ بانقەکان دروست بوون ئەجا پێویستە دەوڵەت بانک بپارێزێ خەڵکی کە پاریان هەبوو توانن لە بانقا داینن و هەروەها منافسە بچووکەکان وردە کەم بوونەوە بوو بە منافساتی گەورە شەریکاتی گەورە بۆیە ئێستا کە تۆ هەندێک شەریکاتە خوێنیتەوە ئەڵێ غیری ئەمریکی طبعا ئەڵێ عمری 200 ساڵە 300 ساڵە شەریکات هەیە ئێستا یعنی شتێکی زۆر غەریبە یعنی حتا ئێستا ئێمە لە نەرویج مجلەیەک دەرەچێ مجلەی دۆناڵدوک مراویەکەی کە ئەفلام کارتۆنیش لەسەر دۆناڵدوک هەیە هەروەها مجلەیەک دەرەچێت تەسەورکەن ئێستا یادی 110 ساڵیەتی 110 ساڵ لەمە و پێش ئەو کاریکاتێرە دەرچوە مجلەیەکی هەفتانەی کاریکاتێری 110 ساڵ لەمە و پێش دەرچووە ئەجا تۆوەرە بگەڕەوە بۆ ئەحزابەکانیان یەکێک و حیزبی تۆنی بلێر 300 ساڵ عمرێتی بگەڕێ بۆ حیزبە فەڕەنسیە قەدیمیانە ئەوانەی ترکە هەن حیزبەکان هەمووی ئاوا کۆنن ئێمە کە باسی گۆڕانکاریەکانەکەین جار بۆ جار ئەمانە لەگەڵە ئەهاتنە پێشەوە لەسەر ئەم بیرمەندانەی خۆیان ئەم منەزەرانەی خۆیان ئەجا احتیمادیان کردە سەر ئەم حڕیەتانەی کە داڕێژدا ئەو یاسایانەی کە بۆ خەڵکیان دیاری کرد